برابرزەی ترکاڵێ ئەمڕۆ لە زیندانێکی ئێران شەڕ و پێکدادان ڕوویداوە لەسەر تەکفیرکردنی مامۆستا و هەردوو تەرەف. بەڵام من خەبەرەکەم بیست طبعاً هەر بەیانی بەرحاڵ شتێکی جەیداخە، چونکە ئیستیفادەکەی گەڕێتەوە بۆ مخابراتی ئێرانی و بۆ دەوڵەتی ئێرانی و بۆ ئەوانە. من پێم ناخۆشە طبعاً کە ئەوە ڕوویداوە و لە هەمان کاتیشە بەو برابەڕێزانەی خۆمان ئەڵێم بە هیچ شێوەیەکیش تەنازول لەو مەفاهیمانەی خۆتان نەکە لە تونڕەوێکی ئەشکەوتی کە ئەقلی نە بە دنیا ئەشکێنە بە دین. لەبەرەوە سێ جاریان نەسیحەتکەن، سێ جاری سەبریان لەگەڵ بگرن، بەڵام ئەگەر هەر بەردەوام بوون لەو شێوەیە ئەگەر زلەیەکیان لێدان چوار شەقیان تێ هەڵدنەوە لە جیاتی حتا ئایان خزێن نەکوونەوە. لەبەرەوە هی ئەوەش نییە ئینسان تەنازول بکات لە مەفاهیمێکی خۆی. من خۆم ئازادم، خۆم بیرەکەمەوە، چ مەجبورم، هەر چ مەجبورم لە ژیانی خۆما چ مەجبورم بە قسەی تۆ بکەم. بۆچی مەجبورم؟ خەڵک مەجبور نەبوو بە قسەی سەحابە بکە. ئیمامی ئەبوو حەنیفە فەرمێ ئیجتیهادی ئەوانش پیاون و ئێمەش پیاوین، ئەوان ئیجتیهادیان کردو ئێمەش ئیجتیهاد دەکەین. یعنی ئەگەر وا بووە ئیمامی ئەبوو حەنیفە پێش هەموو کەسێ هەڵەواسی کە سەحابەی پێ یعنی ئیجتیهادی سەحابەی وەرنەگرتو. ئیمامی ئەحمەد بن حەمبەل وەریەگریان فەرمێ چونکە ئەوان نزیکتر بوون لە وەحیەکە. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ هی هەندێکیان وەرەگرن. ڕیوایەتێک کە لە ڕێگای سەعیدی کوڕی موسەیب بۆ یەکسەر بفەرمێ پێغەمبەر وای فەرموو حەدیثێکی مرسل سەحابەیتیانە بێ قبول مەهی ئەو، بەسی هەموو تابعینم پێ قبول نییە. لەبەرەوە یعنی ئەمە کە ئێوە ڕەئی ساویلکەی خۆی و گەندەڵی و بوودەڵی خۆی بسەپێنێ بەسەر خەڵکێکی ترا کە عمری ئەوێ هەیە و 20 ئەوەندەی ئەوی خوێندوێتەوە و ئەزمموی ژیان فێر بووە و ئەقلی بەشت ئەشکێ و عیلمێکی لەو باشتری پێ و اختلافاتی فقها و بەراوردی فقهەکان نەزانێت چیە و سیاسەتی شەرعیە زانێ و ئەقلی بە واقعەکە ئەشکێنێ. ئەمە ئێستا بێنین من بە عمرێکی 61 ساڵیەوە بێمە بەردەستی گەنجێکی غەبی 17 ساڵانی ئەشکەوتی کە ناتوانێت تەجویدەکە ئیمتیحانی بکەی لێ بپرسی بڵێ ڕەوم چی هەر نازانێ سەری لێ دەرکە، جملە مفیدەی پێدر ناکرێت، نازانێ ئیمامی شاط بۆچی مەقاصد شەریعی کردو بە یەکێک لە ئەساسیاتی تێگەیشتنی دینەکە. ئەمە ئێستا گاڵتەی بەم شتانەتی ئەحمەقێکی وا چ ئەقلی بەواشکە. ئەنجا بۆ ئەوەی بشزانن ئەوانە زۆر باش بزانن ئەوە لیان قبول ناکرێت لە ناو کووردا، چونکە تۆ کوردی و منیش کوردم. تۆ وانەزانی بەوە کەل لە ڕق بووی، وانەزانی بەوە زۆر شێر و زۆر ئازا و جوامێری بتوانی بەرامبەرمان بۆستی تۆ لێشمان دەی لەسەر باری ئەمەوە. بەخوا یەک شەق بۆ شێنی چوارت تێ هەڵەدەینەوە. ئەوە ئێستا زەمانی نییە جارێ.